یەکێکن لە گروپە کوردیەکان کە بە ستایل و شێوازی تایبەتی خۆیان دەناسرێن و هەمیشە لە بەرهەمەکانیاندا کار بۆ ئەواکەن کە میوزیکی کوردی و گۆرانی کوردی بگەن ئاستێکە لەسەر شانۆ گەورەکانی جیهان نمایش بکرێت. لە ئێستادا بەرهەمێکی نوێیان بە ناوی کەچک چما دەترسێ کە ئەوێش گۆرانی کەریمگەردن زەریە کە ئەم گروپە جارێکی تر بە شێوازی خۆیان کەڤەریان کردوتەوە. کەچک چما دەترسی گۆرانی کەریمگەردن زەریە گروپی موزیکی نانۆبیت بە ستایلی تایبەت بە خۆیان کەڤەریان کردوتەوە و کاری موزیکی لەلایەن موزیسیان هێمن-دەریاوە بۆ کراوە و هێدی جەبار وەک دەنگبێژ گۆرانێکی وتۆتەوە و میوزیک ڤیدیۆکەش لە ئەڵمانیا وێنەگیراوە و گروپی نانۆبیت بەرهەمە نوێکەیان پێشکەش بە کەناڵی کورتسات کردووە تا بۆ یەکەم جار لەو شاشەیەوە پەخش بکرێت.